بە ئاسۆیەکی گەشتر بە ئاسۆیەکی بەرفراوانتر بیری لێ بکەنەوە ئەم قسانەم هەڵگرن بۆ 10 ساڵی تر من مردوو ئێوە زیندوو ئەگەر لەم دەست پێکەوە دەستان پێ نەکردەوە لەمە متەشەڕدیمترە بن لەمە زیاتر شولەلیتان تێکێواتە تۆپەڵ بوون چونکە هەر لە ناو خۆتانە ئەو ئیستیقالادا ئەو قبوڵی نیە ئەو ئەڕوە هەر لەسەر ڕەفتارێک مامۆستا عەلی بابیر بە شەخسیەڵێ نەورۆز جائیزە چەند کەس بەمە دڵیشکە چەند کەس لە ناو کۆمەڵە ئەمەی پێ قبوڵ نییە بە چه سیفەتێک نەورۆزێکی مەجووسی نەورۆزێکی پێش مەجووس نەورۆزێکی زمانی کەنعانی زمانی فینیقی زمانی فرعونی ئێستا کوردوازانێ ئیفلاسیان کرد کوردایەتیەوانان 50 ساڵ کوردایەتیەوانان خەڵکیان بەمە ئیغفال کرد وەڵا کاوەی ئاسنگەر زوحاکی کوشت کە زوحاک 2 ئەژدیها لەسەر شانی بوو ئێستا کورد 2 ئەژدیهای توش بوو پارتی وێچێتی ئەم ئەژدیهانە هەروە چەو زوڕێتی تریان بوو یەک لە یەک خاینتر